ئەم کاتتان باش و بەخێر بێنەوە. زۆر بەخێر بێنەوە هاوڕێیان. هاوڕێک شتێکمان بۆ بنووسێ، هەموو شتێک تەواوە وا بزانم. ئەگەر وایە هاوڕێک شتێکمان بۆ بنووسێ. زۆر بەخێر بن سەر و سەر چاوان. ئەمڕۆکە وەکو هەموو ڕۆژان باس لە پێشهاتەکان دەکەین، هەندێک پێشهاتی نوێ لە ئارادان و هەندێکیان ئیتر نوێنین، بەڵام ئەکرێ ئەپدەیتیان بکەینەوە، شتی لەسەر زیاد بکەین، شتی لەسەر بگوترێ. بەڵێ هاوڕێیانی سەرخەت، تکای شتێکمان بۆ بنووسن، دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە. ئەگەر باشە تاکو بەپەلە دەست پێ بکەین. دەنگ باشە، نزیکە، دوورە، خراپە، زوڵاڵە، کزە، تکای شتێک بنووسن. هەواڵێن سەرخەتێت شتێکی بنویسن، دەنگ باشە. دلێر کاک دلێر بەخێربێ سەر و سەر چاوم هەر بژیت. زۆر سوپاس. بەڵێ بەخێر بێن سەر و سەر چاوان هاوڕێیان. ئەیتر هەروەکو باسم کرد چەند پێشهاتێک هەنا قسەیان لەسەر دەکەین ئەمڕۆکە. ئیتر پێشهاتەکان ڕەنگ بێ زۆر نوێ نەبن، بەڵام بەردەوام شتی دێتە سەر، ئەپدەیت دەکرێتەوە. زۆر سوپاس کاک داراوان، زۆر سوپاس، زۆر باشە، سوپاس دەکەم، مەمنونم. ئیتر باس لەمانە هەمویان دەکەین، هەتا وەکو هاوڕێیان کۆ دەبنەوە. ئیتر لە عێراق مەسەلەی کاندیدبوونی نووری ئەلمالیکی هەتاوەکو ئێستا لە ڕۆژەڤدایە و لە هەمان کاتدا ئیتر عێراق لە ئێستاوە لە ناو پانیک و ترسێکدایە دەربارەی دیپلۆماسیەت و ئاسایش کە پەیوەندی بە ئێرانەوە هەیە، ڕێککەوتن و ڕێکنەکەوتنی نێوان ئێران و ئەمریکا بە تایبەتیش لە ئەگەری شەڕدا. ئیتر یەک لە وڵاتانەی کە زۆر نیگەرانە ئەویش عێراقا. لەو بارەیەوە ئیتر قسەمان دەبێ، هەروەها لەسەر ئێران. ئیتر شتێکی زۆر نوێنیە، دەبێت چاوەڕێی بەیانی بکەین، بزانین چی دەبێ. ئیتر بەیانی ئەتوانین زیاتر قسەی لەسەر بکەین. دەربارەی سووریا ئیتر تەماشا دەکەین، هەندێک گۆڕانکاری هەناوە لەسەر ئەوە، دەبێ قسە بکەین لەسەر چارەنووسی، هەم چارەنووسی ئەحمەد، هەم چارەنووسی هەسەدا. ئیتر سەردانی فەڕەنسا هەیە کە زۆر گرنگە، هەم لە بۆ دیمەشق هەم لە بۆ عێراق. ئیتر و لە هەمان کاتدا ئیتر قسەکانی دوێنێی دەوڵەت باخچەلی دەربارەی ئۆجەلان، دەربارەی دەمیرتاش، دەربارەی ئەحمەدەکان، هەتاوەکو ئێستاش لە ناو میدیادا قسەی لەسەر دەکرێت. ئەمانە چواتەیەک دەگەینن. ڕێککەوتنی سەربازی نێوان مسر و تورکیا لە ئارادایە، بە تایبەتیش ڕێککەوتنەکە تایبەتە بە پیشەسازی بەرگری سەربازی. ئیتر و ئیتر بەو شێوەیە ئەتوانین بابەتەکە کۆ بکەینەوە. ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک سەیرمان دەکەن، تکایە بە زووترین کات وەرنە سەر کەناڵی یوتوب. ئەو هاوڕێیانەی لەسەر فێسبوک سەیرمان دەکەن، تکایە بە زووترین کات وەرنە سەر یوتوب. ئەو هاوڕێیانەی سەر یوتوب تکایە بەتەنیا ئیتر بەتەنیا تەماشا مەکەن، بەتەنیا گوێ مەگرن، هەوڵ بدەن لە هەمان کاتدا لەسەر یوتوب جەڕەسێکەیە چرکە لە جەڕەسەکە بکەن، لە ڕێگەی ئەو جەڕەسە هاوڕێیانی دیکە ئەتوانن ڕاکێشنە ناو کەناڵی یوتوب. تکایە هاوڕێیانی سەر فێسبوک تکایە وەرنەدا سەر کەناڵی یوتوب، لێوە تەماشامان بکەن، گوێ بگرن، بەشداری بکەن. هاوڕێیانی دیکە هەر هەمووتان ئیتر ئەکرێ پرسیاری خۆتان ئامادە بکەن، هەروەکو باسم کرد لەسەر ئەو تەوەرانە قسە دەکەین کە باسم لێوەکردن ئەمڕۆکە. هەروەکو دەزانن ئیتر نوێترین هەواڵ گەیشتنی وەزیری دەرەوەی فەڕەنسا جان نوێل باڕۆت ئیتر هەم سەردانی سووریای کرد و ئێستاکە لە عێراقا لەگەڵ فواد حوسێن کۆبووەوە و لە هەمان کاتدا ئیتر ئێستاکە لە هەولێرە چاوەڕێ دەکرێت لەگەڵ مەزلوم عەبدیش
کۆب بێتەوە. فەڕەنسا ئیتر وڵاتێکە هەروەکو لە لایفەکانی پێشوودا لە کاتی شەڕدا کاتێک شەڕ لە ڕەقا و دێرە زۆر بوویتر من باسم لەوە کرد کە ئەمە زانیاریە. فەڕەنسا لە بواری سیاسی لە هەموو ئاکتۆرەکانی دیکە بە نسبەت ڕۆژئاوا ئاکتیڤە لەسەر خەتە، بەڵام ئیتر هەتا چڕادەیەک بۆی دەکرێت ئەمە جێگای پرسیارە و دیارە ئەتوانین بڵین ئەو ڕێککەوتنەی نێوان دیمەشق و قامیشلی زیاتر فەڕەنسا ئیتر لە ڕووی دیپلۆماسیەوە توانی ئەو ڕێککەوتنە بگەینێتە ئاستی سەرکەوتن. هەروەکو باسم کرد پێشتر هەر ئەو وەزیرە واتە باڕۆت ئیتر کاتێک سەردانی ئەردۆغانی کرد لەوێەوە ئیتر دوای ئەوە ڕێکخراوی سی جانیوەری هاتە ئاراوە هەتاوەکو ئێستاش کاری پێدەکرێت. بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئەگەر چونکە ئێمە دەزانین حکوومەتی فەڕەنسای واتە حکوومەتی ماکرۆن ئێستاکە گارانتۆرە، بەڵام ئایا ئەگەر حکوومەتی ماکرۆن لەسەر کار نەما دەوڵەت حکوومەتی ئایندە ئەو گەڕانتۆریە بەردەوام دەکات لە ئەستۆی دەگرێت ئەمەیان بەڕاستی هەتاوەکو ئێستا جێگای پرسیارە و ئەو پرسیارەش هیچ کەس ناتوانێت وەڵامی بداتەوە. ئەمە زۆر گرنگە و لە هەمان کاتدا ئیتر تەماشا دەکەین مەسەلەی تۆمباراک ئیتر تۆمباراک بە تەواوەتی کەوتە ناو دۆسیای ئەپشتەین. من نەڵێم ئەپشتەین چونکە ئەپشتەین ناوە ڕاستەکەیە، جێفری ئەپشتەین کە ئەپشتەین ناوە ئەڵمانیەکەیە وابزانم بە ئەڵمانی ئەگەر باسی بکەین نەک ئەپشتەینە بەڵکو ئەپشتەین ئیتر لە دۆسیەکەی ئەودا تەماشا دەکەین چەندین جار ناوی تۆماس باڕاک هاتووە. ئەو تۆماس باڕاکەی کە سووریای تێکدا ئێستا خەریکی تێکدانی عێراق و لوبنانە، خەریکی نانەوەی شەڕی ناوخۆییە و لە ئەگەرێکی زۆردا ئەگەر دیالۆگی ڕێککەوتنی نێوان ئێران و ئەمریکا سەر نەگرێ زۆر احتیمالێکی زۆرە کە ئیتر هەر ئەو تۆماس باڕاکە سوپای ئەحمەد شەرع بەربداتە سەر حیزبوڵڵا و لەناو حیزبوڵڵا و لە لوبناندا ئیتر هەم شەڕێکی ناوخۆیی ساز ببێ هەم شەڕێک لە نێوان سووریا و بەشێکی لوبناندا ساز ببێ ئەو احتیمالە زۆر نزیکە. ئیتر هەر دوێنێ تۆماس باڕاک لە دیمەشق بوو ڕێککەوتنێکی پەترۆلی لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکی ساز کرد. ئەمە بابەتگەرێکی گرنگە، بەڵام هەروەکو وتم ئیتر تۆم باڕاکیش وەکو دۆناڵد ترامپ لەناو دۆسیای ئەپشتەیندا گڵاوە و چەندین جار ناوی تێدا هەیە سەردانی کردوونە، سەردانی دورگەکەی کردووە، سەردانی ئەپشتەینی کردووە و ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵدا هەبووە. ئەمانە هەروەکو دەیبینین ئیتر کاریگەریان چۆن دەبێ هەم لەسەر ترامپ و هەم لەسەر کابینەکەی لە ئایندەدا زیاتر دەیان بینین و لە هەمان کاتدا ئیتر مەسەلەی تورکیاش کە کەوتۆتە ناو دۆسیای ئەپشتەین زۆر گرنگە. لە تورکیادا ئەوەی گرنگە کە باسی بکەین ونبوونی سەدان مناڵە لە ساڵانی 90ەکان هەتاوەکو ئێستا و پێشتر سەرۆکی ڕێکخراوی مافی مرۆڤ ئەرەنکەسکین پێ چەندین جار باسی لەوە کردووە کە ژمارەیەکی زۆری منداڵی خوار 18 ساڵ لە تورکیا ون بوونە کە بەشێکی زۆریان کچن، چەند کوڕێکیشی لە ناودانە و ئیتر لە بەڵگەکانی ئەپشتەیندا بە دەردەکەوێ کە فڕۆکەکانی ئەپشتەین چەندین جار لە تورکیا نیشتونەتەوە بە ناوی فڕۆکەی گەشت و گوزار هاتوونەتە تورکیا و نیشتونەتەوە پاشان ڕۆیشتون. ئیتر لێرەدا
پرسیارێکی زۆر دێتە ئارەوە ئەو مناڵانەی کە لە تورکیا چەندین ساڵە ون بوونە بە تایبەتی لە شارە گەورەکان بە تایبەتی ئەو مناڵانەی کە دایک و باوکیان کێشەی کۆمەڵایەتیان هەبووە ئیتر لە یەکتر جیابوونەوە ئەم جۆرە شتانە ئەو مناڵانە ئیتر ڕفێنراون کڕاون براون بەڵام لە هەمووی گرنگتر ئەو مناڵانە ئێستا لە کوێن کەس نازانێت ئەمە زۆر زۆر گرنگە لە هەمان کاتدا ئەمڕۆکە هەر دەربارەی سووریا نورەدین ئەحمەد تەماشا دەکەین لەلایەن ئەحمەد شەرعەوە تەعین کراوە چاوی هەر کەس لەسەر دەستوری سووریایە ئیتر بمانەوێ نەمانەوێ لەو ڕێککەوتنانەدا ڕاستە بەدڵی ئێمە نەبوو ڕاستە هەموو کەس پێی ناخۆش بوو کە بەو شێوەیە ڕێککەوتن کرا لە ئەنجامی شەڕێکدا و لە شەڕەکاندا ئیتر هێزەکانی سووریای دیموکراتیک پاشەکشیان کرد و پاشەکشیان پێکرا و یانیش ناسار بوون پاشەکشە بکەن و یانیش بە خۆویستانە پاشەکشە بکەن ئەمەیان هەموو گرنگ نییە بەڵام لە ئەنجامی شەڕدا ڕێککەوتنێک ساز ببێت جیاوازە لەگەڵەوەی کە ڕێککەوتنێک لە ئەنجامی دانوستاندن و دیالۆگدا ساز ببێ ئیتر بەڵام یەک لەو شتانە کە ئەنتیتەیەکی سیاسی کوردی ئیتر تەماشا دەکەین ناسراوە یعنی ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و لەمەدا ئیتر تەماشا دەکەین لە دوای هاکان فیدان و لە دوای ئەردۆغان و باخچەلی وەزیری بەرگری تورکیاشی تر دوێنێ دانی بەو ڕێککەوتنە دانا و وتی ئێمە خۆشحاڵین بەو ڕێککەوتنە بەڵام لێرەدا پرسیارەکە ئەوەیە سوپای سووریا لە عەفرین و سەرەکانی دەکشێتەوە یان نە ئەمەیان هیچ دیار نییە پێشتر ئیلهام ئەحمەد باسی لەمانە کردبوو کە ئەمانە دەکشێنەوە و کشاینەوە شتیوە بەڵام من پرسیارم کرد ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئیتر ئەمانە بابەتگەلێکی زۆر زۆر گرنگن بەڵام ئەو پرۆسی دیالۆگ بەرەو کوێ دەچێ لە نێوان ئۆجەلان و دەوڵەتی تورکیادا لەسەر ئەمەشیان ئەتوانین قسە بکەین ئیتر فەتیح یەڵدز لێدوانێکی لە بۆ ڕۆژنامە نووساندا لە ڕاستیدا لێدوانی نەدا بەڵام کاتێک لە شوێنی کارەکەیدا داهاتە دەرەوەی تر چەند ڕۆژنامەوانێک ڕێگەیان لێگرت و پرسیاریان لێکرد بە تایبەتیش دەربارەی سەربەستکردنی ئۆجەلان ئەویش هەموو مەسەلەکەی گەڕاندەوە بۆ بڕیاری ئاهیم یعنی بڕیاری ڕێکخراوی ویانیش دادگای مافیۆرۆڤی ئەوروپا کە بەپێی ئەو دادگایە کەسێک 25 ساڵ لە زیندان دابێ دوای ئەوە دەبێ سربەست بکرێ و ینی شوێنی زیندانەکەی بگۆدرێ یعنی لە ماڵەوە زیندانێکی دەست بەسەر بێ بەڵام ئەکری تەلەفۆنی هەبێ ئینتەرنێتی هەبێ میوانی بێن و لەژێر چاودێری دابێ و ئەمانە هەمویان ئیتر هەتاوە کوێستا جێگەی باسن ئەمە بەرەو کوێ دەچێ بەڵام تەماشا دەکەین ئەو نەخشەی کە ئۆجەلان و باخچەلی لە سەرەتاوە باسییان لێ کردووە هەتاوە کوێستا بەردەوامە لەمەدا هیچ گۆڕانکاریەک نییە هەمومان دەبینین بەردەوامە ئیتر و دوێنێ باسی لێدوانەکەی دەوڵەت باخچەلیم کرد کە باسی ئەحمەدەکانی کرد بوو ئەحمەدە کوردەکان و باسی لە ئۆجەلان کرد باسی لە دەمیرتاش کرد ئەمە زیاتر هەم ئیتر زیاتر من وەک دڵنەوەی یەک دەبینم یعنی باخچەلی دەزانێت کە قۆناغەکە لە لای کۆمەڵگادا ئیتر نیشانی پرسیاری لەسەرە بێهیوایی لەسەرە هەر لە بۆ هەندێک دەیەوێت دڵنیایی بدا قۆناغەکە بەردەوام دەکا ئیتر دڵی خۆتان تەگمەکەن چاوەڕێ بکەن هەموو شتێک دەبێ بەڵام ئیتر لە زاری سەرچاوەکانی نزیک دەم پارتیش بە تایبەتی هاوسەرۆکەکان دەبینین کە بەڕاستی ئۆجەلان لەو ماوەیەدا بە تایبەتیش لەو شەڕی 20 ڕۆژیەدا لە سووریادا ئیتر لەناو پرۆسەکەدا بووە ئاگدار بووە ئەوان وا ئەڵێن ئیتر ئەمانە هەمویان واتایان چیە بەڕاستی لە ئایندەدا دەیان بینێن لە هەمووشی گرنگتر ئیتر تەماشا دەکەین مەسلەی ئەوەیە مەسلەی ئێرانە ئێران بەرەو کوێ دەچێ
ئەو دیدارەی کە پێویستە بکرێت سبەینێ ئەنجام نەدرێ لەسەر ئەوەش هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین بەڕاستی وێنەیەکی ڕوون نییە. ئیتر ئەتوانین لەسەر ئەمانە هەمویان بەو شێوەیە قسە بکەین. ئەگەر هاوڕێک پرسیارێکی هەبی بە لە ئێستاوە پرسیارەکانتان تکایە بنووسن بە ڕێک و پێچی. باسم لە ڕێککەوتنی گەورەی وزە کرد حکوومەتی نوێی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع کە دوای ڕووخانی ئەسەد لە کۆتایی 2024 دەسەڵاتی گرتۆتە دەست ڕێککەوتنێکی لەگەڵ کۆمپانیای شێڤڕۆنی ئەمریکی و کۆمپانیایەکی قەتەری واژۆ کرد بۆ گەڕان بە دوای غاز و نەوت لە کەناراوەکانی سووریا، واتە لە کەناراوەکانی دەریای سپی، چونکە لە کەناراوەکانی دەریای سپی ئێمە دەزانین نەوت و غاز بە تایبەتی غاز دۆزراوەتەوە کە گرنگی استراتیژی غاز لە سەردەمی ئەمڕۆماندا لە نەوت زۆر زیاترە. نەوت ئەکرێت جۆرە ئەلتەرناتیڤێکی هەبێ بەڵام غازی سروشتی کەمترە. تەماشا دەکەین لە کەنارە ئاویەکانی یۆنان، قۆبرس، مەسر، حتا غەزا، ئیسرائیل تەماشا دەکەین، لوبنان تەماشا دەکەین غاز هەیە. ئەگەری زۆرە لە سووریاش ئەمە هەبێ ئیتر هەر لە بۆ هەندێ ئەو دوو کۆمپانیایە قەتەریە و ئەمریکا بە دوای غازدا دەگەڕێن و ئیتر تۆماس باراک ئەو گرێبەستەی واژۆ کرد. ئەمە زۆر گرنگە. ئیتر ئەمە بابەتێکی گرنگە. هەروەکو باسم کرد وەزیری دەرەوەی فەڕەنسا دوێنێ لەگەڵ ئەسعەد شەیبانی کۆبووە و جەختی کردەوە لە ناوبردننی داعش، یعنی گوتی لە ناوبردننی داعش بۆ ئەوان کارێکی ئەولەویەتە، بەڵام لە لێدوانەکەیدا زۆر باسی کوردی نەکرد. ئەمەشیان زۆر گرنگە. باسم لە ڕێککەوتنی سەربازی نێوان مسر و تورکیا کرد کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە، پێشهاتێکی زۆر نوێیە لە ناوچەکە. ڕەجەب تەیب ئەردۆغان لە قاهیرە دوێنێ لەگەڵ عەبدولفەتاح سیسی کۆبووە کە پێشتر دەیگۆ قاتیل سیسی، ئیتر قاتیل سیسی لە مێژە بۆتە قەرداش سیسی، ئیتر لەگەڵ قەرداش سیسی ئەمجارە ڕێککەوتنی چوارچێوەی سەربازیان واژۆ کرد. وەزیرانی بەرگری یەشار گولەر و عەبدولحەمید عەبدولمەجید سەقزەوە بزانم ئەویش ئیمزای کرد. ئیتر هەواڵەکان باس لەوە دەکەن تورکیا و سعودیا خەریکی گفتوگۆن بۆ وەبەرهێنانی هاوبەش لە فڕۆکەی جەنگی نەوەی پێنجەمی تورکیا کان. ئیتر ئەمانەشیان هەموو بابەتگەلێکن لە دەرەوە دێنە ئاراوە و ئەمانە بمانەوە و نەمانەوەی کۆمەڵێک واتایان هەیە لەو سەردەمە دیارەدا. بابزانم چێ پرسیاری کردووە. بەڵێ عەبدوڵڵا ڕەشید کاکیوە لە ئاستی شەقامی کوردیدا ڕەشبینیەکی زۆر دروست بووە لەبارەی پرۆسەی ئاشتی. ئەمە چییە؟ کاک عەبدوڵڵا هەر بەکارهێنانی وشەی پرۆسەی ئاشتی هەڵەیە. ئەوە نە پرۆسەی ئاشتیە، نە پرۆسەی چارەسەریشە، پرۆسەی دیزاینکردنەوەی حرەکەتی کوردیە لە حرەکەتێکی ئیلەگال، لە حرەکەتێکی نایاسایی چەکداری یاخی بۆ گەڕانەوەی بۆ ناو باوەشی دەوڵەتی تورکیا. یعنی ئەمە دەبێ ناوەکەی وها لێ بکەین. بەڕاستی ئێمە خۆمان فریو ئەدەین، چەندین ساڵە خۆمان فریوداوە. چۆن خۆمان فریودا بەوەی کە ئێمە هاوپەیمانی ئیسرائیلین، هاوپەیمانی ئەمریکاین، لەو بارەشەوە تاوەکو ئێستا خۆمان فریو ئەدەین. پرۆسەکە بەو شێوەیە. ئایا ئەمە ڕاستە، ڕاست نییە، باشە، خراپە؟ من لەسەر ئەمە قسە ناکەم، بەڵام تۆزێک ڕیالیتەی هەیە، تۆزێک ڕاستی نەهەیە. ڕاستی نەکەی ئەوەیە کە پەکەکە لەمە دووە ناتوانێت بزوتنەوەیەکی فۆنکسیۆنەر بێ، یعنی چەقبەستوویی پەکەکە هەموو کەس دەبینی،
هەموو کەس دانی پێدادەنێ، یعنی پەکەکە لەکوێ ئەو 5 ساڵانەی دوایی شتێکی ئافراندووە لە بواری فکری نەخێر، لە بواری کردداری نەخێر، لە بواری چەکداری نەخێر، هیچ چالاکیشی لە ناو تورکیا نیە و ناتوانێت چالاکی بکە. لە ناو تونێلەکاندا ماوەیەک بەرگری کرد، بەڵام شەڕ گەشت بووە ناو کونی تونێلەکانی تر چی بکە. لە بۆ هەندێک ئیتر ئەم جۆرە بزوتنەوەیە ئیتر هەم بارێکە بەسەر کورد، هەم بارێکە بەسەر باشوور، بارێکە بەسەر باکوور، هەم بارێکە بەسەر بزوتنەوەی لەگال، یعنی بزوتنەوەی یاسایی کورد کە هەتاوەکو ئێستاش پێگەیەکی بەهێزی هەیە لە ناو تورکیادا، و ئەمە لە هەمان کاتدا ئیتر کۆنسەپتێکی نێودەوڵەتیە کە دەبێ ئەو بزوتنەوانە بە تایبەتیش ئەو بزوتنەوانەی کە لە فەلەکی هاوپەیمانی ئەمریکا دانین و بە تایبەتی ئەو بزوتنەوە چەکداریانەی کە ئیتر هاوپەیمانی ئەمریکانین، هەتاوانی هاوپەیمانی هێزەکانی سووریای دیموکراتیک هاوپەیمانە، دەبێ ئەمانە لەناو دەوڵەتدا ئیتر لە قاڵب بدرێن. ئەمە ڕاستیەکە، بەڵام تورکیا نایەوێ هێزێکی وەکو سووریا هێزێکی سەربازی هەبێ، حتا لە گەڕەکێکی دیار بکرێت حەز ناکە هێزێکی پۆلیسی حەوت کەسی کوردیش هەبێ. ئەمەیان جیاوازەیی تر لە بۆ هەندێ پرۆسەکە لە لای کوردەوە لە مێژەی تر نیشانی پرسیاری لەسەر لە شەقامدا، بەڵام بەردەوام دەکە. ئیتر ئێمە پێمان خۆش بێ پێمان خۆش نەوێ بەردەوام دەکات. دەم پارتی ئەڵێ ئۆجەلان ئێرادەی ئێمەیە، قەندیل ئەڵێ ئۆجەلان ئێرادەی ئێمەیە، هێزەکانی سووریای دیموکراتیکیش ئەگەر زۆریش پەیوەندی بە بابەتە نەبێ بە پلە یەکەم بە هەمان شێواڵێن ئۆجەلان چی گوت ئەو باشە. باخچەریش ئەڵێ لە دەرەوەی ئۆجەلان ئێمە هیچ مخاتبی دیکەمان نییە، تەنانەت لە بۆ دەمیرتاشیش کە گوتی پێویستە سەربەز بگرێ نەیگوت سیاست بکە، دەیگوت با بچیتە سەر هێلانەکەی خۆی، یعنی بچێتەوە ماڵەوە. بەڵێ کورد ئۆرتۆدۆکس کوشتنی کوڕەکەی قەزافی لەم کاتەدا پرسیارێکی تر ڕەغدی کچی سەدام حوسێن و حەوت کەسی سەربازی ڕژێمی سەدام لەگەڵ شەرع و هەواڵگری بەریتانیا و ئوردون تا چەند ڕاستە. ئەمەیان نازانم بەڕاستی، ئەوەی ڕەغد و حەوت کەسی سەربازی ئەمەیان نازانم، هەتاوەکو ئێستا منیش وەکو جەنابەت بینیومە دەنگوێیە جارێ یەکلای نەبووتەوە، بەڵام ئەو شتانە دەبن. یعنی ئوردون وڵاتێک بوو هەمومان دەزانین سەرەتای دروستبوونی داعش، هێرشی داعش، پێش هێرشی داعش بۆ سەر مووسڵ ئیتر کۆبوونەوە لە ئوردون کرا، کوردەکانیش تێیدا بەشدار بوون. یعنی شتیوا دەبێ ئەمجارە کوردەکان تێیدا بەشدارین، چونکە زۆر دەترسن. لە ڕاستیدا کورد تازە فێر دەبێت قیمەتی شیعی عراقی شیعی عراقی قیمەتی شیعی عراقی بزانێ، لەبەر ئەوەی بە تایبەتی پارتی مەسعود بارزانی لەسەروی هەمویان باش دەزانێ ئەگەر ئەو دەسەڵاتی عراق دەسەڵاتێکی سنی بە لە ساڵی یەکەم هەرێمی کوردستانی لە ناو دەبرد، نەوەکو ڕێگای نەئەدا نەوت بفرۆشێ و ملیس دروست بکە و ئەو بکە ئەو بکە، بەڵکو لە ساڵی یەکەمیشدا لە ناوی دەبرد. ئێستا کە شەپۆڵێکی زۆر گەورەی سنی لە ئارادایە و سنیەکانی عراق بە تایبەتی حەلبوسی کە ئەڵێ ڕێگە نادەم نوری مالیکی ببێتە سەرۆک وەزیر، ئیتر نیشانەی ئەمەیە. یعنی بە دوور نییە، بەڵام چەند ڕەغدی کچی سەدام ئەو کارە دەگرێتە ئەستۆ و یانیش کەسێکیکە نازانین. کوشتنی سەیف الئیسلام بێگومان لەم کاتەدا واتایەکی هەیە، ئەو شوێنەی کە ئەو لێی کوژرا ئیتر زیاتر کۆنتڕۆلی فەڕەنسیەکانی سەربازان یان ملیسان و یانیش بڵێن هێزێکی پرۆکسی فەڕەنسی زیاتر لەوێ حاکمن. سەیف الئیسلام ئیتر دروشمی زۆری فڕێدان، ئەو دروشمانی زۆر نەتوانی بەجێ بێنن و پێشتر خۆی کاندید کرد لە بۆ سەرۆکی لیبیا. پشگیریەکی زۆری هەیە بە تایبەتی ئەو خەڵکانەی کە لەگەڵ ملیسەکان نین، خەڵکی شارەکان، ئەو خەڵکانەی کە نیمچە سیکولارن،
ئیتر ئەمانە هەر هەمویان پشگیریان لێ دەکرد و کەسێک بووە کە ماوەیەکی دوور و درێژ شێورمەندی و ڕاوێژکاری لە بۆ باوکی کردووە، کەسێک بە پێشتر ئەندازیاری پەیوەندیەکانی قەزافی و خۆرئاوا بووە و کەسێک بووە پێش بەهاری عەرەبی باوکی خۆی نەسیحەت کردووە کە لەگەڵ خۆپیشاندەران نەرم بێ. ئیتر ئەمانە هەر هەمویان جێگیان نەگرت، لە دواییدا لەگەڵ باوکی خلافێکی لێ پەیدا دەبێ و ئیتر تا ڕادەیەک خۆی ینی پاشە کشێ دەکا. ئیتر بەڕاستی کوشتنەکەی کوشتنێکی زۆر زۆر پرۆفیسۆناڵانەیە و ئەو کوشتنە بەڕاستی نیشانی پرسیاری لەسەر ئایا هێزێکی ملیسیایی ناوخۆی ئەتوانێت بەو شێوێ پرۆفیسۆناڵێتە ئەو چالاکیە بکە کە بتوانێت لە ڕێگای کۆمپیوتەر و ئیتر هێرشی سایبەریەوە هەموو کامێراکان بکوژێنێتەوە و پاشان هێرش بکاتە سەر بازگەکەی بەردەرگای ماڵی و ئیتر پاسەوانەکانی بێکاری گەر بکە و پاشان بچێتە ژوورەوە. ئەمەیان بەڕاستی جێگەی پرسیارە، بەڵام یعنی پێشتر کوڕەکەی قەزافی زیاتر دروشمەکانی ئەوە بوون هێزە بیانیەکان لیبیا بەڕێوە دەبن، لیبیا تاڵان دەکەن، لیبیا لە ناو دەبن، ینی هێرشێکی زۆری دەکردە سەر هێزە بیانیەکان. ئیتر بەشێکی زۆرتری ئیتر کەسانی چاودێر پەنجە لە بۆ دەرەوە درێژ دەکەن. ئیتر دەرەوە چێە بەڕاستی زارێ دیار نییە، بێگومان کاریگەریەکی خراپی دەبێ، ینی ئەو کەسە هەم لەلایەنگرانی قەزافیەوە هەم لەلایەن خەڵکانی کە پێشتر ئۆپۆزیسیۆنی قەزافی بوون بەڵام کەسی نەرم ڕەون لەلای ئەوانە پێشواژێکی زۆری لێ دەکرا، یعنی چاوەڕێی ئەوەی لێ دەکرا کە بتوانێت بزوتنەوەیکی ڕیفۆرم خواست سیکولار لە ناو لیبیادا دروست بکە. ئێستاکە بەداخەوە ئیتر لەلایەک مەیدانەکە لە بۆ ئیخوان موسلیمین و جیهادیەکان و سەلەفیەکان، لەلایەکی دیکەش مەیدانەکە لە بۆ حەفتەر بەجێما کە گرۆپێکی ملیسیایی چەکداری پارەخۆرن. ئیتر چارەنووسی لیبیا بەرەو کوێ دەچێ بەڕاستی زۆر زۆر دیار نییە. سوپاس دەکەم. کاک عەبدوڵڵا ڕەشید، ناسیۆنالیزمی تاراوگە ناسیۆنالیزمێکی ناواقعیە، با ئەوە سەرەتاوە باس بکەین. ناسیۆنالیزمی هەموو تاراوگەکان ناسیۆنالیزمی ناواقعین، ناسیۆنالیزمێکن بەڵان بەسەر نەتەوەکانی نەتەوە و وڵاتی خۆیان و دابڕاون ئاگیان لێ نییە و بەڕاستی پاڵەپەستۆی دەرونیان زۆرە. ئیتر تەماشا دەکەی ئەمە لە ناو کوردەکانیشدا هەیە. من لەگەڵ ئەو ناسیۆنالیزمانە زۆر پێشتر پەیوەندیم کردووە بۆی بیان ناسم ناسیۆنالیزمی ئەرمەنی بە هیچ شێوەیەک واقعبین نییە. کاکە ناسیۆنالیزمی ئەرمەنی ئیتر ئەو ئەرمەنستانە برسیە تێگەی لایەک ئەزەربایجان، لایەک گورجستان، لایەک ئێران، لایەک تورکیایی تر ئابلۆقەیان داوە نەپیشە سازی هەیە، گەندەڵیەکی زۆر گەورەی لەناودا هەیە، ڕێگای ژیانی زۆر زۆر ئاستەمە بەبێ ئەوەی ڕێککەوتنێک لەگەڵ ئەزەربایجان و لەگەڵ تورکیا ئەنجام بدا. بەڵام ئیتر تەماشا دەکەی ناسیۆنالیزمی ئەرمەنی لە دەرەوەی وڵات بەردەوام باسی ئەوە دەکا کە ئاغری و ئیتر وانیش دەبێ بخرێتە سەر نەخشەی ئەرمەنستان. چۆن ناسیۆنالیزمی کوردی ئیتر نەخشەکەمان دەباتە سەر کەندا و دەریای ڕەش و دەریای سپی ناوەڕاست. لەو بارەوە دەبێ ئەمە جیا بکەینەوە. بێگومان ئیتر ئاساییە کە ڕەخنە لەسەر ئۆجەلان هەبێت، ینی ڕەخنەی
لەلایەن کەسانی ناسیۆنالیستەوە ڕاخناوێت، چونکە ئەو زەلانی تر ئەو پارەدیگمای ناسیۆنالیزم بە تەواوەتی دەگۆڕێ بۆ پارەدیگمێکی دیکە کە کورد ئیتر نەوەک لە چوارچێوەی ئەو ناسیۆنالیزمە جوداخوازە یاخی بووە ئیتر بەردەوام بێ لە تێکۆشان، ئەو ناسیۆنالیزمە دەکاتە ناسیۆنالیزمێکی میکرۆ یعنی بچووک و لەناو دەوڵەتدا دەیەوێ بەردەوامی پێبدا. لە تیۆریەکانیشی شتێکی وا باز دەکا بە پێچەوانەی ئەو ناسیۆنالیزمەی کە هەوڵ ئەدا لە بۆ دەوڵەت. ئەم جۆرە ناسیۆنالیزمانە لە شوێنی دیکە هەن بەڵێ، مەسەرەن ئەو وڵاتی کە من لی دەژیم وە ئەو هەرێمەی کە من لی دەژیم هەرێمی فلاندرن لە بەلجیکا، ئیتر لە ساڵانی 60ەکاندا ڕاپەڕینیان کرد، چونکە پێشتر ئاسیم لە ببوون، هیچ مافێکیان نەبوو و زمانەکەشیان خەریکی لە ناو چوون بوو، وەکو کوردەکانی تورکیا. هەموو خەڵک بە فەڕانسی قسەی دەکرد و کللتوری فەڕەنسی، کللتوری پیشەسازی و ئۆپێرا و هونەر و مۆسیقا و شانۆگەری و حتا دوایی زۆر بەهێزترە بێگومان هەموو ئینسانەکان لە ناو ئەو کللتوردا توابوونەوە. بەڵام خوێندکارەکانی زانکۆی لۆڤن لە ساڵی 60ەکان بەدواوە ئیتر هەڵسان ڕاپەڕینیان کرد بەبێ ئەوەی ڕۆژێک باسی دەوڵەت بکەن، بەبێ ئەوەی باسی دەوڵەت بکەن، بەبێ ئەوەی باسی جیابوونەوە بکەن، بەبێ ئەوەی نەفرەت لە خەڵکی دیکەی غەیری خۆیان بکەن. مەبەستم فەڕەنسی زمانەکانە ئیتر توانیان سەرکەوتنێکی زۆر گەورە بەدەست بێن. ئێستاکە بەلجیکا بەشی زۆری لە دەست ئەواندایە، حکوومەت هەموو جارێ سەرۆک وەزیرەکەی ئەوان زۆربەی جار ئیتر ئەوان بەبێ ئەوان هیچ کۆالیسیۆنێک ئەنجام نادرێ و ئابووری لە دەست ئەواندایە زیاتر. بەڵام بە هاوبەشی لەگەڵ نەتەوەکانی دیکە بە هاوبەشی ژیانێکی هاوبەش بەڕێوە دەبن. ئەمەیان لە تورکیای ئێستادا مەحاڵە، ئەمەیان ڕاست نییە، بەڵام تیۆریەکی ڕاستە پێشتر ئەزمون کراوە. یعنی ئەکرێ ئەتۆ بەبێ ئەوەی قێڕەقێڕی دەوڵەت بکەی، بەبێ ئەوەی نەفرەت لە نەتەوەکانی دیکە بکەی، بگێ ئامانجەکانی خۆت ئەگەر تۆزێک هۆشیاری هەبێ، عەقڵ هەبێ، ئەلیتەکان ئەلیتێکی ڕێک و پێک و تێکۆشەر بن، ئەمانە زۆر گرنگە. ئیتر لە هیچ شوێنێکدا نابینین کە ناسیۆنالیزمی دەرەوە لە ناسیۆنالیزمی ناوخۆی ڕازی بێت، تەنانەت جوولەکەکانیش. ئێستا جوولەکەکانی دەرەوە من بەشێکی زۆر قسەم لەگەڵکردن، بە تایبەتی هەرچەندە خراپیشە ناوهێنان، بەڵام بە تایبەتی جوولەکە ئۆکرانیەکان هەتا وەکو ئێستاش پێیان وایە، یعنی بەشێکی زۆریان جوولەکە ئۆکرانیەکان کە لێرە زۆر دەژین، من چەند بنەماڵەیە چەند دەناسم، هەتا وەکو ئێستا پێیان وایە نابێ عەرەب لەسەر خاچی ئەوان بژی، یعنی نابێ عەرەب لە ئیسرائیلی ئێستا بژی بە هیچ شێوێک. تێگەی یعنی ئەمە شتێکی مەحاڵە، ئەمە دەدباتە جینۆساید. ئیتر لەناو ئەرمەنیەکان وایە، لەناو کوردەکانیشدا وایە، بەڵام لەناو کوردەکاندا پارادۆکسێک دووڕوویەک هەیە. مەسەرەن خۆ هیچ بەتەنیا ئەو جەلان نییە هیچ کەس دەوڵەتی کوردی دەوێ ئێستاکە هیچ کەس باسی دەوڵەتی کردووە نەخێر، هیچ کەس باسی دەوڵەت ناکە، هیچ کەسیش دەوڵەتی ناوێ، هەموو کەسیش ئیتر لەگەڵ ناوەند کار دەکا، بەڵام زروفی پارچەکان جیاوازن. یعنی لە کوردستانی عێراق لە سەردەمی ئینگلیزەوە کاکە دانی پێدا نراوە وەک بەشێکی کوردستان، ئیتر دانی پەیدا نراوە، جۆرە ئۆتۆنۆمیەکی هەبووە لە سەردەمی سەددامدا هەیبووە، سەددام حوسێن جلی کوردی لەبەر کردووە، سەددام حوسێن کە چۆتە سلێمانی لەگەڵ منداڵەکان بە کوردی قسەی کردووە، یعنی ئەو سەددامە فاشیستە دیکتاتورە. وەزعەکان زۆر جیاوازن. لە سووریا ئەمە نەبووە، لە تورکیا ئەمانەی ئێستا کە پرۆسەی گوایە ئاشتی بەڕێوە دەبەن، هەتا دوێنێ دەیانگوت کوردەکان یعنی کار کوردن، یعنی ئەوانەی کە ئەو تورکانن کە لەسەر بەفر ڕۆیشتون و دەنگی قاچەکانیان ئیتر قڕەقڕی کاڕەکاری دەرخستووە، ئەو ناویان لێناون. ئێستا کە چۆن دەتوانن لە پڕەوە ئەمە بگۆڕن، زۆر زەحمەتە. من گلەی یەکەم لە پرۆسەی ئاشتی ئەوە نییە، گلەی یەکەم ئەوەیە ئەو پرۆسەیە دەبوایە بە
بەچەند قاچێکەوە بەڕێوە چووبە و من پێم وایە بزوتنەوەی کوردی دەبێت بزوتنەوەیکی چەند قاچی بێ. بزوتنەوەی کوردی ئەگەر یەک قاچ بێ فاشیە، فاشیلە، فاشیستیشە، و ئەگەر بزوتنەوەی کوردی لە چوارچێوەی یەکێتی نەتەوەی کوردەکان و یەکێتیا گەلێ کورد و یەکە گەلێ کورد یەکە بەمانە سیاسەکەی ئەڵێم، ئەمەش لە هەمان کەدا هەر فاشیزمە، فاشیزمی نەتەوەییە. تێگەی وەکو ئەو تورکانی ئەڵێم ئەی تورکینە هەمووەرن یەک بن بۆ ئەوەی کوردە غەیرە مسلمانەکان با بکوژین، بۆ نمونە تێگەی یان ئەرمەنیەکان با بکوژین، ئەوەش لە هەمان کاتدا فاشیزمە. بزوتنەوەی کوردی بزوتنەوەیەکی چەند قاچیە و دەبێ ئەو چەند قاچیە دانی پێدا بنرێ. یعنی ئەمە زۆر گرنگە، بەڵام بابەتێکی زۆر ئاسانیش نییە. لە کوردستانی عراقدا لە 66ەوە خوین ڕژە هەتا 1985 تێگەی، یعنی بەو شێوەیە ئیترکرا ئینجا پارتی دیموکراتی کوردستان گەیشتە ئەو قەناعەتە کە ئیتر بزوتنەوەیەکی چەند حیزبی شتێکی ناچاریە و ڕیالیتەیە، هەرچەندە لە دوای 93 دیسا شەڕی ناوخۆی دەستی پێکردەوە، بەڵام ئەمە لە هەشتاکاندا ئەو دیدگایە دروست ببوو. ئیتر ئەوەی 93 کە 94 کە دەستی پێکرد زیاتر مەسەلەی ئەوە کە بوو ئیتر کامیان کێکەکە زیاتر دەخوا. لەو چوارچێوێدا ئەتوانم وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. ئەو پێواژەیە ئەو قۆناغا نەدەبووە بەو شێوەیە دەستی پێکردبا نابێ میلەتێک حیزبێک بڵێ ئێرادەیمە لە ئیمرالیە، یعنی ئەگەر گوتت ئێرادەیمە لە ئیمرالیە ئەواتە خۆشت بردە ئیمرالی و خۆشت حەبس کرد، لەگەڵ خۆشت میلەتەکەشت حەبس کرد. ئەمیان غەڵەتە، دەبێ ئەمە بە زووترین کات چارەسەریەکی لە بۆ بدۆزرێتەوە. بەڕای من ئەوەیە. ئەوەی دیکە ئیتر ئێمە لە ڕووی سەربازیەوە چیمان پێدەکرێت لە بەرامبەر تورکیای ناتۆ؟ هیچ. ئێمە دەتوانین قێڕەقێر لەسەر فێسبوک بکەین، باسی دەوڵەت بکەین، بەڵام ئەمە تا چ ڕادێک واقعیە، واقع بینەکەی سفرە. ئەمانەی باسی دەوڵەت دەکەن تا چ ڕادێک ئامادەن لە بۆ دەوڵەت تێبکۆشن، کە لە کوردستاندا تاقە ڕێگایەک لەبەر ئەوەی دەوڵەتەکان دیموکرات نین و لەبەر ئەوەی هەڵومەرجێکی نێودەوڵەتیش لە هەرەدانیا وڵاتێکی وەکو ئەمریکا بڵێ دەوڵەتی کوردی دروست دەکەم ویان ئیسرائیل یەک تاقە ڕێگات هەیە کە ئەتۆ بجەنجی. جەنگەکەش دەبێت زۆر ماڵوێران کەرانە بێ، دەبێت لە هەر ماڵێکدا ئەگەر 5 کەس بن دەبێت 3 کەس ئامادە بن لە بۆ مردن، یعنی بمرن، نەوەکو ئامادە بن، دەبێت بمرن، دەبێت جینۆساید بکرێ. اینجا ئەو کاتە دەوڵەتێکت لە بۆ دروست دەوێت، بەڵام کۆمەڵگایەکەت لە پەلوپۆ کەوتووە، هەر کۆمەڵگایەک لە شەڕدا تێپەڕێ تووشی گەندەڵیەکی زۆر گەورە دەبێت. تێگەی تەماشای کۆمەڵگای ڤێتنام بکە، کۆمەڵگای ڤێتنام هەتاوەکو ئێستاش لە چ دەردەستەریەکدا دەناڵێنێ. ئیتر هەموو تەماشای دەوڵەتی تورکیا بکە لەناوە خۆیدا چ گەندەڵستانێکی تێدا هەیە. ئەو وڵاتانی کە شەڕیان کردووە، ئیسرائیل خۆی بە پێشکەوتوترین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانێت، بەڵام یەک سەرۆکی ئیسرائیل، یەک سیاسی ئیسرائیلم لە بۆ ببینەوە کە لە دۆسیای گەندەڵیدا نەگەڵابێ نییە، لەبەرەوەی شەڕی کردووە زۆر. یعنی لە ئەنجامی شەڕدا ئەگەر تۆ سەرکەوتنێکی بەدەستبێنی، ئەگەر تۆ دەوڵەتێکی بەدەستبێنی، ئەو دەوڵەتە لە بۆ میلەتەکەت هیچ چارەیەک نییە و ئەتۆ ناگەیە سەروەری، ئەتۆ بە شێوەیەکی دیکە دەبیە کۆیلەی یەکی دیکە. هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەی ڤێتنامیەکان لە بۆ چ بەکاردێن؟ یان لە بۆ زەواج لەگەڵ پیرەکانی ئەوروپا، یان لە بۆ پاک و خاوێنی، یان لە بۆ فحوش و ئیتر کارگەی سێکسی، ئیندوستری سێکسی بەکاردەهێنرێن وانە، بەڵام ئیتر توانیان دەوڵەتی خۆیان دروست بکەن. دەوڵەتی خۆیان هەرچەندە پێشتر دەوڵەتیان هەبووە، داگیر کراوە، داگیرکەرەکە ڕۆیشتووە. ئیتر ئەم شتانە لە بۆ کوردستان زۆر جیاوازتر دەبن، زەحمەتتریش دەبن. ئینسان دەبێت ئەو ئەوانە بینی کە ئەوانە نەبوون، بێگومان باشترین چارەسەری ئەگەر دەرفەت هەبێ ئەتۆ لەگەڵ ناوەندەکەت لەگەڵ دەوڵەت ڕێک بکەوی، بەڵام ئەوە چۆن دەبێ، لەگەڵ چێ دەبێ و ئەو دەوڵەتە بە چ مەبەستێک لەگەڵت دەکا، ئەمە جێگەی پرسیارە. یعنی ئەو دەوڵەتە بە مەبەستی ئەوەی
کە ئێستاکە گوشارێکی دیموکراسی لەسرە لەلایەن بەشێک لە ئۆپۆزیسیۆن هەموو ئۆپۆزیسیۆن تورکیا دیموکرات نییە بەڵام بەشێکی من بە دیموکراتی دەزانم من ئیکرام ئیمامۆغلو بە کەسێکی دیموکرات دەزانم من وەکو سلاحەدین دیمیرتاش حسابی لە بۆ دەکەم زۆر کەسی وەها هەن زۆر کەسایەتی و گروپ هەن لە ناو تورکیادا هەرچەندە جەهەپە وەکو حیزب هەتا وەکو ئێستا لە ناسیۆنالیزمی تورکی ئەتا تورکچی و بەگشتی ناسیۆنالیزم ڕزگاری نەبووە بەڵام لە ناو جەهەپەدا ئاکتۆری زۆر گەورە هەن بە تایبەتی سەرۆکەکەی ئێستای یعنی ڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لە دیموکراتیزەکردنی تورکیادا ئێستا ئەو دەسەڵاتە دەیەوێت لە ڕێگای کوردەکاندا ئەو شەپۆلە دیموکراسیە ئیتر بکوژێ لە ناو ببە یان دەیەوێت کێشەکە چارەسەر بکە ئەمە ئینسان دەبێ قسەی لە سەرکاوە ڕێگای لە پێش بگرێ کەماڵ بۆزکورد کە بزانم سلااوڕێ زۆر سوپاس دەست خۆش وەشان خۆش سەرکەفتن منگۆ بەڵکی تە پرسیار کردی کا کەمەڵ سەر و سەر شەبان و بخێرە هاتی کەماڵ بۆزکورد کە چەند نویساندیە بە ئینگلیزی نویساندیە کاکەمەڵ من پرسیارەتە ئەس باوەڕم لە بەرسیفە هەواڵێندنێدا یعنی لە پرسیارین هەواڵێندنێدا بەرسیفدا کاک ئەحمەد خۆشناو کاک هیوا دوور لە پۆپولیزم و خۆ دزینەوە لە ڕاستیەکان هیچ هیوایەکت هەیە بۆ کورد لە ناوچەکە لە داهاتوواتە کورد هیچ ئامادەکاریەکی کردووە جگە لە پۆپولیزم و گەوتجاندنی خەڵک هەردووچیان هەنێ یعنی ئێستاکە تەماشا دەکەین بەڵێ یعنی پۆپولیزم یعنی بەتەنیا پۆپولیزم نەبووە خەبات و تێکۆشانێکش هەبووە بەڵام ئەو خەبات و تێکۆشانە پارامێترەکانی پارادیگمەکانی حکایەتەکانی ئایدۆلۆژیەکەی ڕێبازیەکی ڕاست نەبووە یعنی ئەمەیان ئیتر ئێستاکە شکستی هێناوە وەجاریەکەمی نییە شکستی هێناوە ئیتر ماوەیەکی درێژە ڕوبەڕووی شکست بۆتەوە بەڵام تەماشا دەکەین هەتاوەکو ئێستا ڕۆژئاوا ماوە لە کوردستانی عراقدا ئیتر پێگەی کورد هەتاوەکو ئێستا ماوە لە ئایندەدا ئیتر بەڕای من یەک کارگرنگە کە یەک هیوا ئەگەر هەبێ ئەوەیە ئیتر کورد لە هەر شوێنێک بێ دەبێ خۆی بە دامەزراوەیی بکە من لە چەندین لایڤدا باسم کرد نەدەبووە ڕۆژئاوا کانتۆن ساز بکە ئێمە پێویستمان بە کانتۆن نییە ئێمە پێویستمان بە پەرلەمانە نەدەبووە ڕۆژئاوا کە شەڕی ئەنەکەسەی دەکرد لە ژێرناوی ئەنەکەسە شەڕی دیموکراسی بکە بەڕای من تا ڕادەیەک لە ژێرناوی ئەنەکەسە دیموکراسیشیان کوشت یعنی هەر کەسێک کە قسەیەکی کرد باڕاخنەیەکی کردبە وەکو ئەنەکەسیان حساب بۆ دەکرد ئەمە هەڵەیەکی زۆر کوشندەیە و بەڵگەکانی ئەمانە لە ئارادان یەک لەو بەڵگانە من لێت پرسیارەکەم پارەی نەوت کوانی پارەی نەوتی 15 ساڵی دێرە زوور کوانی چەند فرۆشرا چێ فرۆشتی فرۆشتیانە چێ بە چەندیاندا پارەکەی کوانی ئایا ئەمە دیموکراسیەتە ئەمە هیچ دیموکراسیە مۆدێلێکی دیموکراسی لە شکلدا ژن هەبێ و پیاو هەبێ ژن چەکی لە دەستداوێ ئیتر عەرەبێک هەبێ و تورکمەنێک هەبێ ئەوە ئەمانە هەبوون ئەمانشتی باشیشن بەڵام لە ژێرەوە تەماشا دەکەین دیموکراسیەک لە خوارەوە بۆ سەرەوە نەبوو دوو دیموکراسیەکی دامەزراوەیی نەبوو ئێمە پێویستمان بە دیموکراسی دامەزراوەیە چۆن نابێ ئەو جەلان لەسەر هەموو شتێکی کورد بڕیار بدە من پێم غەڵەتە و پێشم غەڵەتە پەکەکە و دەم پارتی بڵێن ئیرادەی ئێمە لە ئیمرالی کەتیە لەناو حەبسێ کەتیە لە هەمان کەدا من ئەمن پێم باش نییە مەزلوم عەبدی هەموو شتێک بکە و نابێ کاراکتەرەکانی ڕۆژئاوا ئەمە قبول بکەن ئەگەر دەستگایەکیان هەبوایە دەیانتوانی بە ئەمریکا بڵێن با بەوەرە پەرلەمانمان هەیە لەگە پەرلەمان دانیش بۆ بەتەنیا مەزلوم عەبدی معنای چی ئەمە ئێمە بەتەنیا کیانێکی عەسکەری نین کورد نابێ خۆی وەک کیانێکی عەسکەری ببینێ بەتەنیا ئەمە غەڵەت تێکۆشان بەتەنیا تێکۆشانی عەسکەری نییە
ئەزەریەکانی ئێران کەی نێتێکۆشانی ئەسکەریان کرد لە 46 و 47ەوە کۆماری ئەزەربایجانیان تێکدا تێگەی لە دوای ئەوە نەڕۆژێک گوتیان ئێمە تورکی ئێمە فارس نین نەڕۆژێک گوتیان نەفرەت لە فارس بەردەوام گوتیان ئێمە ئێرانین ئێران هی ئێمەیە ئێمە ئێرانی ئەسلین تێگەی دێهاتێکیان وێران کرا نە خەڵکێکیان لێکوژرا زۆربەی زۆری ئەزەریەکان زانکۆیان تەواو کردووە زۆربەی زۆری ئەزەریەکان دەوڵەمەندن هەموو بازار لەبەر دەستی ئەوەندایە سوپای ئێرانیش تا ڕادەیەکی زۆر لە دەستی ئەزەریەکاندایە من باسی ڕۆحانی و سەرۆکۆمانیش ناکەم کە ئەزەرینە بەڵام ئێمە چمان کرد ئەم بابەتانە ئینسان دەبێ بەڕاستی سەر لە نوێ قسەی لەسەر بکە دەبێت سەر لە نوێ لەو بارانە پرسیار بکرێن قسە بکرێن گۆڕەپانێک دروست بکرێت بۆ گفتوگویە کە گفتوگویەکە لە ژێر دەستی حیزبدا نەبێ لە ژێر دەستی حیزبدا نەبێ بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئێمە دیسا بین گروپێکی ڕەهەندیەکان دروست بکەینەوە وەکو پێشتر گروپێکی ڕەهەندی هەبوون ئیتر تیۆری کۆپیکراویان دەرخواردی خەڵکەدا ئەمە نا بەڵکو دەبێ بەڕاستی ئیتر گفتوگویەکی جیاوازتر و تایبەت دروست بکرێت کە بە تایبەتی گەنجەکان لە ناویدا جێگا بگرن و دەست پێش خەریەکە لە دەستی حیزبدانە بێت ئەمە لە کوردستانێکی و هاوێران و چوار پارچە و لەناو هەر پارچەیەکدا دووسێ ئیدارە چۆن دروست دەبێت بەخۆشم لێ تێناگەم بەڕاستی بەخۆشم وەڵامێکم پێ نییە بۆ ئەوە بەڵێ کاک عەبدوڵڵا من پێشتریش وتومە ئیتر ئیسرائیل بە تەنیا تۆ بەکاردێنێ ئیسرائیل لەگەڵ دەوڵەت ئیتیفاق دەکا ئیسرائیل هیچ سنوورێکی لەگەڵ تۆ نییە لە ڕووی فیزیکیەوە پێویستیشی بە تۆ نییە ئیسرائیل تۆ بەکاردێنی دەستنیشانت دەکا تێگەی و بە تورکیا ئەڵێ بە سووریا ئەڵێ تەماشاکە کوردەکان لەگەڵ من متتەفیقن و یانیش هاوپەیمان و یانیش کارم بۆ دەکەن ئەگەر فلان شتم نەدەیە کوردەکانت لە بەرامبەردا بەکاردێنم و ئەمە وا دەکا ئەو جیهادیانە ئەو ئیسلامی سیاسی بەگشتی بە تایبەتی ئیسلامی سنی بە هەموو شوێک نەفرەت لە تۆ بکات تەنانەت خەڵکی سیکولاریش سیکولارەکانی تورکیاشی تر نەفرەت لە ئیسرائیل دەکەن سیکولارەکانی ئێرانیش نەفرەت لە ئیسرائیل دەکەن وانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەرکەس نەفرەت لە ئیسرائیل دەکا ئیتر ئەتۆ دەبیە ئامانج من پرسیارەکەم ئەوە بوو ئیسرائیل بۆ بە نهێنی لەگەڵ تورکیا کار دەکا لەسەرەوە جوێنی پێدا بۆ لەگەڵ ئێمە لەسەرەوە کارمان گوایە وا نیشانەدە کارمان لەگەڵ دەکا تێگەی جوێنیشمان پێنادا تێگەشتی لێ ئیسرائیل چەندین ساڵە بەڵگە هەیە ئاشکرایە چەندین ساڵە لەگەڵ ئەردۆغان بازرگانی دەکا ئەردۆغان لەسەر دەسەڵات دێڵیتەوە لە ژێرەوە هەموو جۆرە هاوکاریەک چی دەکا تێگەی یعنی هەموو ڕادارەکانی تورکیا لە سەردەمی شەڕی غەزە لە سەردەمی شەڕی حیزبوڵڵا لە سەردەمی شەڕی ئێرانیشدا لە بەرژەوەندی ئیسرائیل بەکار هاتوونە هەموو ڕادارەکە بەڵام لەسەرەوە ئیسرائیل جوێن بە ئەردۆغانەدا کە جوێن بە ئەردۆغانەدا چیەکە هەموو خەڵکی تورکیا ئاڵێن تەماشاکە لەبەر ئەوەی ئەردۆغان مرۆڤێکی نیشتیمان پەروەرە ئیسرائیل یەهودیە بۆگەنەکان جوێنی پێدەن بەڵام لەگەڵ ئێمە چی دەکا هیچ هاوکاریەک لە ژێرەوە نییە هیچ شتێک نییە بەڵام لەسەرەوە نیشانەدا کە ئێمە هاوپەیمانی تەلەفۆنێک دەکات لەگەر ئیلهام ئەحمەد وەزیرەکەی دەرەوێ ئەڵێ کوردەکان هاوپەیمانی طبیعی سروشتی ئیسرائیل ئەسڵ و ئەساسی نییە و ئەمە چی دەکا وا ئەکا کاتو جینۆساید بکری ئەمە زۆر زۆر گرینگە ئینسان قسەی لەسەر بکە کاکە عومەر دانیشتن لەگەڵ ئێران من ڕادەوەستم تا بەیانی بزانم دانیشتنەکە دەبێ یان نا
اینجا قسەی لەسەر دەکەم ئەم بەڕاستی چونکە سەدی سەد نیم کە ئەو دانیشتنە سبەینێ دەبێ یان نابێ بەڕاستی لە ئاخر دەقەدا دەکرێ ئیتر کاکە سیستەمی ئێستا جنۆکە بەڕێوەی دەبە جنۆکە باوەڕ کە جنۆکە بەڕێوەی دەبە یعنی هیچ شتێک دیار نییە لە بۆ هەندێ چاوەڕێ بکاتە سبەینی کاکە ئاخر پرسیار وەردەگرم بزانم چێ پرسیاری نەکردووە کاکە ئەحمەد خۆشناو پرسیارت کرد کاکە عەبدوڵڵا ڕەشید پرسیاری کرد بەڵێ سوپاس ئەمانە وەک کۆمنت وەربگرم بەڵێ وەک کۆمنت وەردەگرم ئەوانی دیکە وابزانم زۆر پرسیارەکانتانم وەڵامدانەوە دەستان خۆش بێ کاکا زۆر سوپاس بەیانی لەگەڵ یەک دەبینەوە ئیتر بەس لە ئێرانیش دەکەین کابزین بەیانی ئەو کۆبوونەوەی عەمان ئەنجام دەدرێ یان ئەنجام نادرێ ئیتر لە دوای ئەوە ئیتر لەسەر ئێرانیش قسە دەکەین زۆر سوپاس کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون هاوڕێیان ئەو گلەیەم بەردەوام دووبارە دەکەمەوە ئەگەر دتانەوێت بەردەوام بم بەڕاستی دەبێ هاوکاریم بکەن هاوکاریەکە چییە؟ وەکو هەموو جارێک وتم هەر کەسێک هەر هیچ نەبێ بیسی ڕەفیقی هەیە ئەگەر هیچ نەبێت دقەیەک لە کاتی خۆدا تەرخان بکەیت لینکی ڤیددیۆکانی من وانش لینکی کەناڵەکەی من لە بۆ ئەوانە بنێری و داوایان لێ بکەی ببن بە سوبسکرایب چی دەبێت هیچ شتێک نابێت تکایە ئەمە بۆ من زۆر گرنگە چونکە من کە هەست بکەم ژمارەیەکی زیاتر خەڵک تەماشای ڤیددیۆکان دەکا پرسیار دەکەن ڕەخنەم دەکەن کە لە بۆ من ڕەخنە زۆر گرنگە وەکو کاک عەبدوڵڵا بووە بزانم تازە ڕەخنەی لێکردم زۆر پێخۆش حاڵ دەبم ئەوە زیاتر هانم ئەدا کە بەردەوام بم چونکە بەڕاستی من کاتێکی زۆر لە خۆم و لە ماڵ و منداڵەکەم دەگرن تاوەکو بەرنامەیەک ساز دەکەم ئیتر ئەگەر بزانم خەڵکێکی زۆر تەماشای ڤیددیۆکان ناکە علاقەی نییە پێوە ویانیش سەرنجی ڕاناکێشرێ بۆ بیکە بە تەنیا کەناڵەکان لە بۆ دۆستانتان منێرن تاکید کەنەوە کە ئەوان سوبسکرایبیان کردووە یان نا چونکە لەناو کوردە ئەویشانە بەو شێوەیە دەکرێ زۆر سوپاستانەکەم زۆر مەمنون تا بەیانی ماڵتە ناوە کاتێکی خۆش هەر بژین